This is NRT's Dialogue. دیالۆگیم جارە بە بەشداری شێرزاد ئێزدی نوێنەری خۆبەڕێوەبەرایەتی دیموکراتی خۆراوای کوردستان لە هەرێمی کوردستان، هۆزان عەفرینی سەرۆکی ڕێکخراوی هاواری ڕۆژاوای کوردستان، عەبدولباقی یوسف نوێنەری حیزبی یەکێتی کوردی سووریا لە هەرێمی کوردستان، ڕێبین هەردی نووسەر. لەگەڵ ڕۆژنامەنووس توانە عوسمان. سڵاوتان لەبێت لە بەرنامەیەکی تری دیالۆگا پێتان گەشتینەوە. بابەتی ئەمەڵقەی دیالۆگ قسەکردنە لەسەر دوا پێشهاتەکانی دۆخی خۆراوای کوردستان. پێشەوەی دەستکەین بە گفتوگۆکەمان با پێکەوە سێری ئەم ڕاپۆرتە کورتە بکەین و ئەگەڕێن وڵاتە. زیاتر لە 1850 ڕۆژ تێدەپەڕێت بەسەر سەرهەڵدانی جەنگ لە سووریادا و لەو ماوەیەشدا یەکێک لە پرسە گەرمەکان دروستکردنی هەرێمێکی سربەخۆی کوردی بووە لەو وڵاتەدا. بەڵام تا ئێستا وەک ناوچە جیاوازەکانی دیکەی کوردستان ئەو پرسە تەنها گفتوگۆی لەسەر دەکرێت و هەنگاوی جددی بۆ نەنراوە. ڕێژەی کورد لە سووریا بە نزیکەی 4 ملیۆن کەس هەژمار دەکرێت و لە ئەگەری دروستکردنی هەرێمێکی سربەخۆی کوردیدا لە سووریا ئەو ناوچانەی دەکەونە سنووری هەرێمەکەوە ڕووبەرەکەی لە وڵاتێکی وەکو لوبنان زیاتر دەبێت. هاوشێوەی ناوچە جیاوازەکانی هەر چوار پارچەی کوردستان بەشێک لە وڵاتان لەگەڵ دروستکردنی هەرێمێکی سربەخۆی کوردیدان لە سووریادا و بەشێکی دیکەشیان دژی ئەو پرسن. لەو چوارچێوەیەشدا تورکیا دژی دروستکردنی هەرێمێکی سربەخۆی کوردیە لە سووریادا و لە ڕێگەی هەوڵە ناوخۆیی و نێودەوڵەتیەکانیەوە هەوڵ بۆ چڕکردنەوەی فشارەکان دەدات بۆ سەر هێزە کوردیەکان و هەوڵی دروستکردنی لەمپەر دەدات لەبەردەم پرسی سربەخۆیی کورد لە سووریادا. بەشێک لە چاودێران ئاماژە بەوە دەدەن لە ئێستادا سووریا کە بۆتە گۆڕەپانی هاوسەنگکردنەوەی هاوکێشە نێودەوڵەتیەکان کارێکی ئەستەمە بتوانرێت هەرێمێکی سربەخۆی کوردی لە سووریادا ڕابگەێنرێت و ناوچەکە بەرەو شکست و پاشەکشە دەبات. بەشێکی دیکەش ئاماژە بۆ دەدەن لە ئێستادا کە هەوڵی گۆڕینی جوگرافیایی ناوچەکە دەدرێت دەرفەتێکی لەبار لەبەردەم ڕۆژاوای کوردستاندا بۆ ڕاگەاندنی هەرێمێکی سربەخۆی کوردی. جارێککە سڵاوتان لێبێ کاگێ شێرزاد لە جەنابتەوە دەست پێ یەکەم تەتەوراتی دۆخی خۆراوای کوردستان بە شێوەیەکە کە ڕۆژانە گۆڕانکاری تازەیەتە پێشێ. ئێستا کورد لە خۆراوای کوردستان یەکێکە لە هێزە هەرە چالاک و ئەکتیڤەکان لەسەر ئەرز. لە راپۆرتێکی BBC خوێنمەوە ئەڵێ کورد تاکە هێزێکە کە بە چەکی ئەمریکی و بە فڕۆکەی ڕووسی شەڕەکە لێ کاتە واتە توانیوێتی دوو قوتبی گەورەی جیهانی بەکاربێنە یاخود بچێتە ناو ئەجندەی هەردوو هێزەکەەوە لەسەر ئەرز. ئەمە لەلایەکی کە کۆمەڵێک جێگەی زۆری لە ماوەی ڕابردووە لە مانگی ڕابردووە کۆنتترۆل کردووە. بەڵام ئاخر شت با لە ئاخر نقطەوە دەست پێ بکەین دوێنێ ئەو دوو هێزە گەورەی جیهان رووسیا و ئەمریکا گەیشتە ئیتفاقی لەسەر وەسعی سووریا و ڕاگررتنی تەقەکردن. بە پێی ئیتفاقە بێ کوردیش لە شوێنی خۆیەوە تەقەڕا بگرێ و پێشڕەوی نەکە. ئەگەر لەو نقطەیە دەست پێ بکەین ئایا مەترسی ئەوە نییە کە کورد ئەم جارە وەکو هەندێک قۆناغی تری مێژووی ڕۆژگاری با بڵێن سەردەمی شا لە کوردستانی خۆرئاوا لە کوردستانی خۆمانە یاخود لە هەندێک تەجروبەی تری کۆری تاریخیە لە سەردەمی مەهاباتە جارێککە کورد ببێ بەشێ لە سەفقەیەک لە بینی دوو وڵاتی زلهێزە و قەزیەکەی بێتەوە دواوە تەراجع بکە و پاشەکشە بکە. بێشک کوردی جاران نین، ینی ئێمە توانیمان بەبێ دیعا و افتیخار بەڵام بە کردار لەسەر عەرز توانیمان ئەو وێنە نەمەتیە کە لە مێژوو لەسەر کورد کە کورد هەمیشە وەکو کەرەستەیەک بەکار ئاهاتیان هەمیشە زەحیە و موامەرە بەسەردەهات ینی لە بەرخۆدانی کۆبانێ جاران کورد زۆر شۆڕەشی کردووە. مێژووی کورد هەمووی بریتە لە شۆڕەش و سەرهەلدان وەراپەرین لە پێناو دەستخستنی مافەرەوەکانی نەتەوەی ئێمە وەگەلی ئێمە. بەڵام ئێمە زیاتر وەکو زەحیەت دەردەچوون لەو مەحەتاتی مێژووی کورد بە هەموو بەشەکان لە بەرخۆدانی ڕۆژاوا و شۆڕەشی ڕۆژاوا کورد ئەم جارە نەوەکو زەحیە لە کۆبانی ئێمە
بەرخۆدانێکی جیهانی بۆ حقیقت بووە کۆبانی و ڕۆژاوای کوردستان بووە سمبولێکی جیهانی بووە دیاردەیەکی جیهانی بە تایبەت لەسەر زۆر شتی تازە هاتووە لە چارجەبەی ئەم شۆڕشەی ڕۆژاوا بووە سەرنجڕاکێش لە لای هەموو جیهان مەسلەی بەشداری ژن مەسلەی هەموو پێکهاتەکان پێکەوە بەشدار بن لە حکومرانی و ئیدارە لەبەر ئەوە ئێمە ئەڵێن کوردی جاران نین و خۆتش ئاماژە پێ کرد لە پرسیارەکە کە چۆن ئێمە توانیمان بەڵانس ڕاگرن لە بینی دوو هێزی عوزمەوە گەورە لە جیهان کە رووسیا و ئەمریکای و هەڵوێستی هەردوو لاش پشگیری ئێمە ئەکن و نزیکن لە ئێمە و ئێمە علاقەمان لەگەڵ هەردوو لای ئەمە نیشانەی چی نیشانەیە کە ئێمە توانیمان سیاسەتێکی ڕاست و دروست و ئێمە لە سەرتاوە وتمان پێش 5 ساڵ لە دەستپێکردنی ئەم دۆخەی سووریا و شۆڕشی ڕۆژاوای کوردستان زانیمان تێوانی نەکوە تحلیلێکی استراتیجیمان هەبوو بۆ دۆخی سووریا وتمان مەسلە درێژخایەنە زوو تەواو نابە و زانیمان کە وەزعی سووریا معقد و ڕەبتی بە کۆمەڵک مەلەفی هەستیار هەیە و مەلەفی تەقینڕا و مەسلەی عەرەب و ئیسرائیل مەسلەی صراعی مەذهبی مێژووی لە بینی شیعە و سونە ئێمە کوردن یعنی من ئێمە بە دەرەجە یەکەم کوردن و قەزیەیەکی دیموکراتیمان هەیە و نەتەویە و حەقمان نییە بە مەسلەی ململانەی مەذهبی و شەری مێژوویی کە ئێستا لە سووریا و ناوچەکە ڕوویداوە لە بینی سونە و عەلەوی و سونە و شیعە لە سەرەتا وتمان ئێمە نابینە بەشێک لەم ململانە سووریا دەبێتە ساحەتێکی تەصفیەت حیسابات لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتی وتمان ئێمە بەلای کەمەوە لە ناوچەکانی خۆمان لە ڕۆژاوای کوردستان دەست پێکم بە شۆڕەشێکی بە تێوانینی خۆمان کە مافی کورد وەکو سەنگی مەحەک بۆ گۆرینی دیموکراتی ڕاستەقینە لە سووریا و سەرکەوتوو بوون ئێمە تا حەدێکی زۆر باش لەم سیاستە ئێمە و ئێستا هەموو کەس دام بەوە کە ئێمە زانیمان چۆن سیاست بکەن زانیمان چۆن سوود لە مۆزعە بگرن مراعاتی باڵانسمان ڕاگرت لە بینی هەموو لایەک و لە ئەنجامە خۆمان فەرز کردووە بەڕقەمە کەس ناتوانێت فرامۆشمان بخوە لە جنێڤ سێ بینیمان هەوڵدانێک هەبوو بۆ دووبارکردنی پلانی جنێڤ دوو ئەو موامەرەی لە سەر کورد لە جنێڤ دوو بینیمان جنێڤ دوو ئەنجامی چی بوو و ئێستاش هەوڵک هەبوو بە بێ بەشداری کورد جنێڤ سێ کرا لەژێر فشاری ئەجندای تورکی و سعودی و قەتەری کە ئەجندایەکی ڕەگەسپەرست و تائفی سونەگەری ینی ئەوان هەمیان چیە خەمیان چییە ئەم رێژیمە دیکتاتۆریای بەشار ئەسەد بچێ رێژیمێکی دیکتاتۆری مرکزی هاوشێوە بەڵام بە سبغەتێکی سنی ئەگەر ئێستا بە سبغەتێکی عەلەوی و بەناوی بەعسەوە بەڵام بەعسێکی سنی بێ لە جیاتی بەعسی عەلەوی بەڵام لە ئەنجام سەر نەگرت من خۆم ینی تەسەوری من وتم بەلای کەمەوە ئەم جنێڤسیا زانیمان کە تێک ئەچووە فەشەل ئەهێنێ وتم بەلای کەمەوە دوسێ هەفتە ینی درێژ دەبێت دوسێ هەفتە لە ئوتێل دائنیشتنوێنە ئەگرن بەڵام کە هەرچی لە ماوەی 4-5 ڕۆژ ڕووخا بە تەواوی ینی و لە چارچۆڤەی ئەو پلانە جارێ جنێڤ سێ هەبوو لەسەر ئاستی نێودەوڵەتی زلهێزەکان جیهان ڕاستەوخۆ پەیوەندی بە ئێمەیان کرد و وتیان ئەمە غەڵەت شتی کە ڕوویدا و بەبێ کورد ناکرێ و بەبێ ئێوە دواڕۆژی سووریانیە و بۆ یەکەمین جار لە مێژووی ڕۆژاوای کوردستان و بۆ یەکەمین جار لە دەستپێکی ئەم قەیرانی سووریا شاندەیەکی باڵای وڵاتانی خۆرئاوا کە پێک هاتبوون ینی نزیکەی 17 بەرپرسی سیاسی و عسکەری من دووپات دەکەم سیاسی پێش عسکەری لە ئەمریکا و بەریتانیا و فەرەنسا پێکهاتوون و بە سەرپەرشتی بەرێز بێرت ماکۆرک شاندەی تایبەتی بەرێز باراک ئۆباما سەرۆکۆماری ئەمریکا وەلەو کۆبوونەوەنە تاکیدیان کرد کە بەبێ ئێوە نابێ و نەبەشداری ئێوە وەکو کورد وەکو خۆبەرێوبردننی دیموکراتی و وەکو ئەنجومەنی سووریای دیموکرات ئەمە فەشەل بۆ جنێڤ سێ و ناکرێ و عینی کاتش رووسیا ینی رووسیا و لەسەر ئەستی باڵای وەزارەتی دەروەی رووسیا و ئەمریکا تیسالیان بە ئێمە کرد و ئێمە ینی نەوەستان نەوتمان تەواو ئێمە بەشدار نەبوون ئەوەستن نا ئێمە لە بەرخۆدانێک و شەرەکی دیبلوماسی و سیاسی و عسکەری بەردەوام و سەرکەوتوو بوون ینی ئێستا هەموو کەس ئەڵێ جنێڤ سێ بۆ فەشەلهێنا بەو دۆخەی کە بینیمان لە 3-4 ڕۆژ لەبەر هێزی دیموکرات بەشدار نەبوو ئۆپۆسیۆنی دیموکرات و ئۆپۆسیۆنی دیموکرات سەرپەرشتی ئەم ئۆپۆسیۆنە کوردە ڕۆژاوای کوردستان کاگۆزان تۆ لە شوێنی خۆتەوە ینی پێدوانیە هیچ مەجالێکی پاشەکشیتە قەزەی کورد لە کوردستانی خۆراوە بە تایبەتی کە ئێستا لاعیبە گەورەکانی دنیا هاتوونەتە ناو یاریەکەوە بڕاستی سەبارەت بە ئەو ڕەوشاوی کە ئێستا بەحسمان کردووە
ئەوە لە ڕۆژاوایی کوردستان وەزاکی ئێسک هەیە زۆر جیاوازە لە بەشەکانی دیکەی کوردستان. ڕەوشی ڕۆژاوایی کوردستان ئێستا لە ئەو ململانی کە هەیەی لە نیوان وڵاتانی زەلهێزی جیهانی ئەمڕۆ ئێمە دەبینن لایەنی کوردی هەر پێت بڵێم دوو بەش خۆی هەریەک لە قوتوبکی دەگرات. ئەتوانم بڵێم ئەوە ئەمڕۆ بەشێک لە قوتبی تورکیا کە ئەنە کەسەیە و بەشێک لە قوتبی ئەمریکا بسەڕاحەت یانی و پەیوەندی لەگەڵ رووسیاش هەیە لەو قوتبی دوو وڵاتی گەورە ئەواژی ئەنجومەنی سووریای دیموکراتیکە کە ئەمڕۆ سەری دیموکراتیک کە سەرپەرشتی دیکە لە ڕۆژاوای کوردستان. ئەتوانە بڵێن ئەمە کێشەی ئەوە دروستەکە کە تورکیا بە هەمان شێوە هەوڵ بدە بڕێگەی کە بڵێ ئێمە ئەوە کوردمان لەگەڵە ئەبێ ئێمە ئەم مەسلەی ئۆپۆزیسیۆنی سووری بەدەستی خۆمان چاک بکەن و چاکسازی بکەن لەبەرەوەی ئێمە دەسڵاتمان هەیە لە ناو ئۆپۆزیسیۆن بوون و بوونە سەرۆکی ئۆپۆزیسیۆنی سووریا تورکە خالد خوجە تورکمانە کاتی خۆەوە 40 ساڵ لە تورکیا گەورە بوو لە ئەمریکا دوای هاتو تورکیا ئەمە خۆی ئەندامی بەرپرسێکی باڵای لە حزبی ئاکاپایە. ئەمە چۆن حزبی ئاکاپە ببێتە سەرۆکی ئۆپۆزیسیۆنی سووریا کێشە لەوێدایە. بۆیە ئەمڕۆ تورکیا هەوڵ دەدا ئەم کێشەیە هەموو بەرو خۆی ئەوەکە باخۆی وەکو چۆن کاتی خۆ لە سەردەمی عوسمانیەکان و شەڕی خۆی کە لەگەڵ سەفەویەکان بوو ئەمڕۆ هێناوە هەمان شێوە کە ئێوێ بەدەستی خۆی بە حکمی خۆی کە بڵێ هەندێک کورجی لەگەڵ ئێمەە ئەوە عەرەبەکانی سوودی هەموو لەگەڵ ئێمەە ئەبێ ئێمە خاوەنی بڕیار بن. چی کرد؟ سعودی هێنا لای خۆت ئەوش بسەر نەکەوت ئەوەی سعودیش سەر نەکەوت. بۆیە ئەمڕۆ من ئەتوانم بڵێم لایەنی کوردی لە ڕۆژاوای کوردستان پێویستی بچە هەیە پێویستی ئەنە کەسە ئەنسیحاب بکێ لە ئەو ئەتیلافی بەعسی سنە و تورکی يعني ائتلافي سوري او تركيا بصراحه يعني تركيا خالد خوجايا اما ياك او دوهم كموتم بعسي لبراوي رياض حجاب خوي سروكي حكمتي سوريا بو اس سروكي حميانا اس اي اوبوزيسيونا رياض حجاب لبشر اسد خربتره بشر چند خلق كشتوها او دوصل برياري كشتني خلق دا سروكي حكمت بو كواتا ام ائتلافي كاس انا كستيدايا بيشنار دكم برادرني انا كسان سحابك ورنا وخلقي خوي يعني ايه ولا تشيدك لله تركيا يعني ايه تشيدك لله او بوي سبر ياري رجاوي كردستان اسا اتوانو بلم برو بباشي اروات بو لبروي اشكربو اوبوزيسيون سوريا تشيا وچونا بو نمونه اوبوزيسيون سوريا الله جبهه النصر ابي اعتماد للسر بكريت وابي بشتري هموك كاني شارسري سوريا بل ينو تفصيله بس با جاري بسين لاي كاغربين اسا تركيا بهموت وانا اخوي وطبعا تركيا هذه زور بهذا لا نوع معادله وحدودي نص كيلومتر بسوريا ويا واصلا قاعده كامريكا قصفي سوريا اللي وكاله قاعدين شرليك وتركيا بكريا بيته يعني زوربي خيطكاني ياريكا بدسي تركيا وتركيا استا بيت هتشونه بيوندي كورد لقل امريكا تكبا بتايبتي بيدا و او تقينويك لما ورا بردو حفتي را بردو الرؤيا تركيا بوثائقي رسمي تقديم امريكا ونا حلفي ناتو يبكا كبليو بيدي بوي بشتا قائمي ارهاب وكو باكاكا كشونو قائمي ارهابي شواهل بد امريكا بويني بمباشري تعاملي لغلابك يعني همو قنوات دبلوماسي ولوبيكاني خوي خصوتا قربو تكشكانيم بيونديا بيدوا لبال يعني بهويم تطورات انا موضوع كبر وشوره بيبوا تركيا لما سركوتونا بكاك تركيا هوليا ويا كبيدا ولا خالي تيلورا هيبكا بلان بيمو سركوتونا بي لبر هو شي زور سريشي امريكا
بۆ یەکەم جارە لە تاریخا پێویستی بە کوردی سووریا هەیە. ئەمریکا وازی لەو سیاست هێناوە کاگین لە دوای ئەزمموی عێراقەوەلەوە ئەچیان لە ئەوەی کە بینرێ و تواستی پێکرێ خۆی جێش بنێرێ بۆ شەڕ. ئێستا هێزیەوێ لە ئەسەر ئەرزا خۆی شەڕ بکات لە جیاتی ئەو پشتیوانی بکە ینی لە دوای ئەزمموی عێراقەوەلەوە چ ئەمریکا زۆر بە دوایمە بگەڕێ. ئێمە وای کردووە ئەو هێزانەی لە ساحەکان گرنگجیکی زۆریان هەبێ لای ئەمریکا وەکو جاران نیە خۆی جێشی هێنا سەرکوتیە کرد و ڕزگاریە کردوین. ئێستا ئەو هێزانەی کە لە ساحەکان کە ئەمریکا سەیرەکە هێزی کورد لە هەمیان مهمترە، لە هەمیان کاریگەرترە و لە هەمیان بەرگری باشترە. دوای شەڕی کۆبانی قەزیەکە گۆڕاکەی پێش شەڕی کۆبانی ڕەنگەوان نەبووە. یعنی ئەوەی کە وای کرد کورد بچێتە ناو ئەم خەریتەوە کورد خۆی بسەلمێنە بەڕاستی شەڕی کۆبانی بوو. یعنی ئەو قارەمانێتی لە کۆبانیە کوردەکان لەوێ نوانیان کردنی بە ڕقەمێکی گەورەی هیمان ناکرێت. میلەت کەویستی بەرگری لە خۆی بکە پشتیوانی بۆ دروستە بێ کاکی تۆ دیقەت بە ئێمە شۆڕشەکان ئێمە چۆن دۆڕاون. ئێمە زین قەت مقاومان نەکردووە. ئێمە کە هەرسی ئەیلول هات زین مقاومان نەکرد کە کۆماری مهابات هجومی بۆ کرازانی مقاومان نەکرد. زۆر گلیش لەوەکەی لێم بۆچی پشتگیری نەکراوین ئێکە تۆ مقاومت نەکرد بەرچی پشتگیری لێ ناکرێ. بۆ یەکەم جار کوردەکان مقاوماکەن. یعنی تۆ لە کۆبانیا هۆی کە ڕووی شتێکی سووریە تۆ هەموو شارەکەت لێ بگرن یەک دوو کۆڵانە بەدەستەوە بمێنێەوە تا لەو دوو کۆڵانە بتوانانی مقاومە بکەی و شەڕەکە بەریتەوە. ئەمە تەحالوفاتی لەسەر ئەرزی واقع گۆڕی کوردی کرد بە ڕقەمێکی گەورە و ئەمریکا ئامادە نییە واز لەم ڕقەمە گەورەیە بێنێ بە تایبەتی پێویستی بە مێزەیە کە خۆی قەراریاوە هێز نەنێرێ. یعنی استراتیژی ئەمریکی وازەحا کە نەناردنی هێز لەبەرەوە پێم وایە ئەو هەوڵانەی تورکیا هەتا ئەگە بەڵگەشەوە بۆ ئەمریکای پسەر بێنێ کە دەستی کوردی تایە پێم وانێ ئەمریکای جۆی لێ بگرێ. ئەمریکا لە سیاسەتی ئەمریکا کوردەکان بوون بە ڕقەمێک کە ڕقەمێکی گرنگ بۆ شەڕی داعش بۆ شەڕی تیرۆر لەو منتیقەیە. لەبەرەوە بە بڕایمەوە هەوڵانی تورکیا سەر ناگرێت. تورکیا لە دۆخێکی خراپەیە کاک تۆنە. تورکیا بە زای کێشەی تورکیا چێت تورکیا شەڕی کێشەی سووریا و شەڕی داعش و ئیرهاب بگۆڕێ بە شەڕی کورد. هیچ کەس بەمە رازی نییە. نە ئەمریکا بەمە رازیە نە رووسیا بەمە رازیە لە هیچ هێزێک بەمە رازی نییە. یعنی مشکلەوەیە یعنی ئەوە لە شەڕی داعشەوە بیگۆڕێ بۆ شەڕی کورد. لەما هیچ کەس پشتگیری ناکە هیچ دەوڵەتێکی اقلیمیش پشتگیری ناکە. هەتا سعودیە بە سعودیە خۆی زۆر متحمس نییە بۆ ئەم پرۆژەیە. لەبەر ئەوە پێم وایە تورکیا لە مەعزەقێکی گەورەیە یا بێ سیاسەتی خۆی بگۆڕێ یا پێم وایە سیاسەتی خارجی تورکی بە پاشەکشێکی گەورە. کاگە عەبدولباقی پرسیارەکانم لەگەڵ هەر سێ برادەرەکە تقریبا لە چارچێوەی ئەوە ئەخولایەوە کە عاملی ذاتی مهمە عاملی دەولی لە قەزەی کوردستانی باڵێن خۆراوە لەوەی کە ئایا کورد ئەشێت بە سەفقەیەکی دەولی قەزێکی پاشەکشێ پێ بکرێ. کاگڕەبین ئیشارەتی بۆیە کە بەرخودانی سەر ئەرز وای کرد کە کورد شەراکەتی بۆ دروست بێ برادرانی ئیشارەتیان بۆیە. بەس تۆ پێ دوایە تا ئێستا مۆزوعەکە لە دەستی با بڵێن عاملی دەولیە یا عاملی ذاتی؟ براستي كاكريبين موضوعي رجلات نافين نائل موضوعي سوريا الثانية موضوعي قهرتنكي جوروي رجلات نافين بي ولا عراق دست بيكر وبمن وايا لسوريا جينا راوستي اف قهرتني دبن رجلات ناوي ويدردوري سوريا جي بقري وتركيا جينا مستثنية يعني جبرويا كي ايرو للسوري ام بهيفينا انو قهرتنن گەورە دروست بوون ئەف گوهرتنی هانا هەمی پێکهاتی سووری مافی خۆ ببینن تێدا ئەف شەر ئیرۆ لە سووری دەبێ گرێدایە بە ئاواکردنە دەوڵەتە سووری دەوڵەتە سووری یا دەوڵەتە عێراق ئەو دەوڵەتێ گۆر ئیتیفاقیاتی سایکس-پیکۆ چێبوون ئەڤا دەوڵەتە خوشک تعبیر نەتکرد لەسەر یعنی وە گوتی پێکهاتیێڤان ملەتە جبرویەکی دوێ دەما داوی دە و پشتی ئەو شەڕێ ساری چوو ڕۆژهەلاتی ناوین تەبکەتیە بەرگوهرتناتە ئیرۆ عاملی ناودەوڵەتی دەرباری قضیە کوردی عاملێ سەرەکاییە سەرەکاییە نە عاملێ ذاتی لێ ئێمە نابێژن وەختی عاملێ ناودەوڵەتی ئێ سەرەکاییە معناوی ئەم هیچ گوه نەدنە عاملێ ذاتی عاملێ ذاتی لگۆر وەکی ئەم وەرناحیکی علمی گەرەکە ئەو عاملێ سەرەکایی بی لێ مەخابن دەرباری قضیە کورد و بڤی ڕەنگەی تەوزیع قضیە کورد و ئەو ناسبوونە نەتەوی باش لەگەل ملەتی کورد نەهاتیان ئەسکردن ڕاستایمە پارتی سیاسی هەنا لێ گوتێ دکەوێ
أزمون دا واقع دا تدميزيني بارتيك خود سر قضية كردي ردبيني تدبيني شخصك خود سر بارتية خرج دقري جد أفتف ديارة أنه أو فكري قومي خوشك درست نبوة أو فكري نتوي درست نبوة ناف جفاتا ملتي كردا شبروا ياكي عاملي ناف دولتي عاملي سركائية أجر أم بين تجريب أزموني كرد الكردستان عراق زور هولدا شركي زور كر لي مصالح ناف دولتي ندقهانا هفدو ديجي برجواندية وابو برانيا شورشي كردي يعني وقوتي فشلاني أجر أم ورين دما داويت لباشوري كردستان يعني رولكي جورهبو عاملين في دولتي لبيش روخاندنا صدام أم تفزانن أمريكا كاك مسعود وكاك مام جلال هردو بهفدورة ودعوا الواكر أنه بيوستهون دستي يكتر بقرن أوين نجاح آني شبرويكي عاملي ناف دولتي دروج آفاي كردستان دا دي سدميني عاملي سركاي إيجا أتخوازم برس هناك لسر هن خال بسكت براستي درفتك قلكي قورا يجبوي من روج آفاي كردستان دبهوري آمدا أمي سركفتي تربعنا أجر مالا كرد يكبانا تفاهم هبانا لإما براستي معاناة ما هنا معاناة ما هفالاني بيادا إيرو قوتيد ساحيدنا يعني زور تفرد كر أفشي قريدايا براستي بمنظومة تفكير وانا يعني منظومة تفكيرا بهتر بس أيديولوجيا بككيا جبرويكي هر يعني وقوتي خود خواسي وإيوال باشوري كردستان زور معاناة في عقليتها كرنا إما إيرو الرجاوي كردستان براستي معاناة فيتك أخبرهم يك شطرات الباقي يعني قرآن إما سل دوخي كاينو كردستاني خورا ولا دوخي شكا كردستاني خورا لدوخي برنجاري ودوخي رزقاري نشتمانية يعني برسي ديمقراسي لقناغي كباز ناكري كهيزك يا ملتك لقناغي تحرري قومية يعني شون داوي ديمقراسي هيزك كيكا خري بأجرو بأسن شرعي لقلاتري نعم أنا بحث ديمقراطي أزدكم ببورة بلكي وخش رأيام هناك هنا داوي أمنا إنه ديمقراطي لدسبيكا اللي صار يضح زارو دوازدا إما ما حسكر أم وقلت يا ري كفتنك بكنتنا برا هردو أنجماني كرديدا ومجهان اتفاقي أو اتفاقي دستكي بعلاي سياسي بو يعني ريفا بريا واري سياسي بكي لسر استيناف دولتي وهريمي يادو أفاكرنا هيزكي كردي معنى أو هيزي هاي حمي ببنايك الجير شتري سركردايتي كي كردايتي نأي أو حزبي أو حزبيتي لقال موضوعي ريفا بريا دفرع كرد لما خابن أو بجينبو بهتري جارك دوباره هفالاني إما وقتي في ظلم إنه هفالين بيدي تفرد كرد بهوريا من تفردها وانا نقول إنه أنجبني نشتماني كرد القل ائتلاف بو أو كاتا إيمانا تشوفون أنا في ائتلاف أو كاتا إيمانا تشوفون ما حز ذكر شخصيتك كردي هبي أجر قفتو جو ببن شخصيتك كردي سر بخوابي لما خابن دما أفان برادر قبول نكر ولناف هيئة التنسيق معارضة سوري أو معارضة حتى إيرو قبول ناكي حكم ذاتي رجافي كردستان يعني أو معارضة قد نكيمي ريجيمي صدامة يادي تربراستيجي هفالاني بيدا وقتي هاتن دي إطاري تشارتشي واتفاقي كدهات اتفاقي إقليمي بودنا برا تركيا دنا برا إيران وحكومتها السوري ده وإما خوش زانن أريكاري حكومتها السوري سلاح وتشتيدانا وانا براستي بشر أز ويانا كش بقوري بروباغاندي كساني وك صلاح بدر الدين عفو بلى عفو حقائق للداري تشافبو يعني مديت وقتي خو بيشاندان درست بون وملت رجها سرجعده هوالاني بيادا
خەڵکی قەمع دەکردن قبول نەتکردن دەرکەون خۆ پێشاندانا بکەن سیلاح ژواگرتن ji ber wê yekê me netwanî bû buware bigihne rêkeftinekê îro tiştê dibe ez naxwazim yanî îro ev hêzê heyî bi rastî metirsîk me hebû û min emaje kir konjê ser vê metirsiyê inû êma wekî caran wekî herba alemîyekê Kurd rolekî wa hebû û wehed dabûn li mu'temerî sîvir inû Kurdistanek durust bibe li jêr intîdabekî lêbelê dema şoreşa Oktober çêbû û Lênîn têklayî bi Atatürk re kir û alîkariyê sîlah û pere û ew danê de Lozan bi ser me de hat Brêtaniyekan çi gotin bersiva Kurd inû êma مەترسی هەمان سیناریۆ هەیە دووبارە بێتەوە ew metirsî ême hez dikin bêjim bi min waye ew metirsî îro çû yanî dûr ketiye نەما ji ber îro Emerîka bi xwe kete nav mewdû de îro Emerîka dixwaze herêma Kurdistan ew bi xwe kontrol bike li gor xwendina min jê re îro Emerîka dixwaze mintiqa Kurdî jêr kontrolê wê bî îro tefahumekî Rûsî Emerîkî heye û li destpêka ev şoreşa di bahweriya min de ew tefahum hebû lêbelê di weke dibêjit perspektê ferada نەگۆ ئنو ئەو هێزبوونە پەیەدا یا هێزێ وێ توانی بوون ئنو د دەولەتێک گەورە بگرن نە ئیرۆ هەردوو دەولەتێک گەورە ئەهمیەتە قضیا کورد لای وا هەیە استیفادێ ji vê hêzê dikin ji ber wê yekê em bihêvîne با مەجال بێن بە برادرانیش ئەفکارەکانە گەیشت کاگە عەبدوڵڵا ببوورە کاگە شەرزاد ڕێی تۆ لەسەر قسەکان چی ینی باسی عاملی زاتی و عاملی دەولیمان کرد باسی و مەترسیەمان کرد کە لەسەر پاشەکشەی قەزەی سووریا کورد هەیە لە خۆرئاوا یعنی ئێستا تورکیا ئێمە نابێ تورکیا بەکەم وەرگریت لە مۆزوعەکەیە تورکیا تووشی مشکلێکی زۆر گەورە بۆ بەهۆی لەلایەک پەکەکە لەلایەک پێدە کە ئێوێ و شریتەرین کە لەلایەک ئابلوقی ڕووسی و لەلایەک ئەزمەی لاجئین و اقتصادی تورکی حدودی 10 ملیار زەرەری کردووە بە بەهۆی مۆزعانەوە کە بەهۆی سووریاوە دروست بووە بۆ هێزێکی وەکو تورکیا کە لەم وەسعەنا لەبارەیە هەموو شتێک چاوەڕێیەکرێ چاوەڕێ واکرێ غەزوی بەڕیکە چاوەڕێ واکرێ بێتە ناوە من سەرەتا شتەکەی با نیکن پێدە مەوزوع ئێستا لە ڕۆژاوای کوردستان مەشەدە فراوانە شۆڕەشەکەی و ئەزمونونێکی دیموکراتی هەیە پێدە ڕاستە حزبێکی سەرەکیە حزبێکی بە سەدان هزار جەماوەری هەیە پارتیەکی پێشەنگ بوو لە شۆڕەش و لە دارشتنی سیاسەتی خەڵی سیام کە ئێمە نەبوون نە لەگەڵ ئەم ڕێژیمە دیکتاتۆرە وەنە لەگەڵ ئۆپۆسیۆنێکی ڕێگەسپەرست وەکۆنە بەعسی بەڵام لەگەڵ میتی تورکیا و بەڵام تیامەکرێ بۆی کە بەشەکە لە جەبهەی ئەسەد ئێران ئەمە ئەزانی چی وشەڕی ئەخیری تەڕەفعەت و عەزاز لە جنوب بەشار ئەسەد جێشێناوە حتمان چی بە جەنوب بەشار ئەسەد و لە سەرواکە تەنسیقی لە مەیدان یعنی هیچ تەنسیقێک نییە ئەمە پرۆپاگەندای لایەنی ئەوانەی کە دژی ئەم گەشە پێدانەی ڕۆل و پێگە و قورسایەتی پێگەی کورد لە ڕۆژاوای کوردستان و لە سووریا اینجا ینی پێشترشمان بیستووە ئەم مەوزوعی کە پەیەدا هات سووریا بە تەنسیق لە بینی ئیران و سووریا و لە سلێمانی و یەکێتی نیشتیمانی و نازانم چی بۆ کەسانی وەکو سەلاح بەدرالدین ئەمانەی کە لە هەولێر دانیشتون لەگەڵ استخباراتی تورکیا و پارتی هیچ نەمانە جزئی لەو بەس ئەمانە هەر تەواو بوون ینی باشە باسی یەک پرسیاری جزئی ئەگەر گریمان بەشار ڕۆی بە تەسویەکی عالەمی بەیە تەسویەکی داخلی ناو سووریا بەشار ڕۆشت و نظامەکە گۆڕا کورد زەرەر لەوە ناکە کە ئێستا لە جۆرێک لە تەحالفێکی سامتە لەگەڵ بەشار ینی ئەزانی تەحالفمان نییە لەگەڵ بەشار تەحالف بەلایانی کەمەوە حیاد بەرامبەر بە نا ئێمە حیاد نین ئێمە کاڵێن خەتی سێم ئەبێ ئەمە شەرحیکەم من ناڵێم خەتی سێم یعنی بەنام معنایەکی سەلبی کە وەڵڵە حەقم چییە و با ڕێژیم و ئەم ئۆپۆسیۆنەی کە لە ڕێژیم خراپتر با خەریکی یەک بن ئێمە خەتی سێم بە معنای ئیجابی ئێمە ئێستاش ئیسپات بووە کە نمونەیەکمان هەیە چارەسەرێکمان هەیە ئێستا ئێمە لە ناوچەکانی خۆمان بە بەشداری هەموو پێکاتەکان نەبەس وەکو کورد بە عەرەب و سوریان و ئەنجومەنی سووریای دیموکرات دامەزراوە پێش چەند مانگێک
و ئێستا ئێمە زیاتر لە باسکردنی یەپەگە پەژە باسی هێزی سووریای دیموکرات دەکەن یعنی ئێمە ڕۆلی ئێمە لە چارچۆڤەی ڕۆژئاوای کوردستان نەوەستاوە بەرەنگێکی ڕێگەسپەرست و بچووک لەبەر کە ناوچەکانی متاخم لەسەر سنووری ئێمە لە تەواوی سووریا موضوع چارەسەر نەبوو تحولێکی دیموکراتی دروست نەبێ ئەزمموی ئێمەش هەر لەمە ترسیە ئێستا ئێمە هێزی سووریای دیموکراتمان هەیە ڕاستی یەپەگەوە یەپەژە کاریگەر تایە بەڵام خەڵکانی ترشتایە عەرەبی تایە مەسیحی تایە سوریانی تایە ئەمە نیشانەی چییە کە ئێمە حەسر نەبوون لە چارچۆڤەی ڕۆژاوە ئێمە پێشەنگی و سەرپەرشتی هێزی دیموکراتی ئۆپۆسیۆنی دیموکراتی لە تەواوی سووریا دەکەن خۆ ئۆپۆسیۆن ئێمن کەس مزاوەدە ناکرێت لەسەر ئێمە باشە ئێمە کە باز دەکەن ڕێگەمان نەدە بە مزاهراتی کە کاک عەبدولباقی باز دەکە ئەوەی کە لە عامودە دەردەچوون و لە هەندێک ناوچەکانی شارەکانی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان باسییان دەکرد ئەڵەم حەی الجێش الحور و ینی بانگیان دەکرد بەرەی نووسرا و ئەوانە بینیمان پەلەماری سەرێکانیان کرد لە یەکەم جار لە نهایەتی 2011 ئێمە لەگەڵ ئەو تێروانینە نەبوون ئێمە بە دەنگی خۆمان بەرەنگی خۆمان دەردەچوون ئێمە بە دروشمی کوردی برادرانی ئەنە کەسە دەردەکەوتن لە ژێر ناوی ڕۆژانی جمعە هەبوو جاران کە ئێستا خۆشبەختانە نەماوە ئەو مودێلە فاشلە ینی عناوینی سەیر و ینی نەصر من الله وفتح قریب وعدوا يعني أمانة دروشمي دينين طائفي بو إما شورشكي ديمقراطيين من حقم شيء واحد يعني بريزم هي بو دروشمي أواني بعضك يعني لآيات شاتوا بلا ما نشانه شورشكي ديمقراطي وسردمين نبو بله جارب أرمتي تانا بيتانا وبروين بنراني خوش يزدوي أمنا وبرا قرينا وبردامي لوفتوك كمان جارێک کە سڵاوتان لێ بینەرانی خۆشەویست کاگێ شەرزاد پێش ناوبڕەکان دیافکارما بۆ ویستڵاوێکی اینجا من بەعام ینی مەسلەی ئەم پرۆپەگەندەی کە متعاتفن لەگەڵ ڕێژیم ئەمە خۆی ئەمریکا بەرسویدا ئێستا وای لێ هاتووە کە خۆشبەختانە وڵاتێکی وەکو ئەمریکا لە ڕێگەی وتەبێژی کۆشکی سپی و وتەبێژی وەزارەتی دەروە هەڵوێستی حقیقەتی شۆرەشی ئێمە و ئەزمموی ئێمە دیارەکە بۆ تورکیا و بۆ پاشکۆکەکانی تورکیا مەزمون بێ بۆ داهاتوو ئەگەر خۆ لە سیاستە هیچی مەزمونیە بەڵام ئێمەش خۆ تا بەرخۆدانی کۆبانی کەس لەگەڵمان نەبوو لەسەر ئاسی نێودەوڵەتی و لە بەرخۆدانی کۆبانیش تا مانگێک زیاتر بەڵام کە تۆ خۆت ئیسبات کرد بە ئیرادەی گەل و بە شۆرەشێکی دیموکراتی هەموو کەس ناچار بوو اینجا سیاست وایە خۆ ئێمە ئێستا فاکتەرەکەن وەکو مامۆستەرێبینش ئامانجدا کەس ناتوانێت پاشگۆخیان بڵێ ینی ئێمە ئێستا لە ناو ساحەن و دیفاکتۆن و لەسەر عرزن مەسلەی ڕێجیم ئێمە ینی تەواو ئەم سوالە ئەسڵەن شایستەی وڵام نییە پێش چەند ڕۆژێک و تەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا وتی هێزی کوردی نەخێر لەگەر ڕێژیم نین و ناوچەکانی خۆیان دەپارێزن و کاریگەرن لە شەری دیجی تۆریستان ئەنجا مەسلەی ئێمە لە سەرەتاوە برادران لە ئەنە کەسە أنا كسا طبعا ل 15-16 حزب بچووک بووە بە دوو حزب حقيقة أما خوي لخوي نشانه يعني كام سياسة دروست بوو كام سياسة فشلي هناوە دەردەکەوتن لە سەرەتای شۆرەش الله محيي الجيش الحر يعني أزاني شي وەکو تۆ ئێستا لە باشووری کوردستان دەرکەوە من الاتجاه دوئالينا نا دوئالی نین نا تۆش برای ئێمەیە پرۆگرامێکی دیالۆگ تشتێکی طبعا تەماشا بکەن ئەس حەز ناکەم بێم گوتنی وینا ئەس هەریەکی بێنم ڕەت بکەم بەر گوتنی وی حەمی بڕاستی يعني دڵێ وڵا ئێمە لەگەڵ حکوومەتی سووری نین وڵا ئەمریکا ولۆ گوتی ئەمریکا ولۆ نەگوتیە ئەمریکا دەڵێ قووەتەکە کوردیە نەتیرۆرە ئەمژی قبول ناکەن تورکیا بێژن ئەو تیرۆرن ومە چەندی جیهادە ئەف گوتیە یادی ئنو تی دەڵێ ئنو تێکلاییە ما سووریارە نینە حەمبی سەوابتێ لە عەردێ ددێ خویاکردن تێکلاییە وەلگە ڕێژیمی سووری و دیفاع ڕێژیمی سووری کردە ئەس نەهاتمە ئەم نەهاتنە وەگوتی اتجاه معاكس ئەس بهێویمە تحلیلك هەبێ ئەو خەلکێ ما گوهداری دکێ تشتێکی قزنج بکێ عفو کاک عەبدولباقی دواتر ئەتوانی يعني موضوع ئەزانی چی با اعترافکن کە سیاسەتیان فەشەلینە يعني ئەوان لەگەڵ تورکیا بوون لەگەڵ پارتی بوون پارتی دیموکراتی کوردستان دەیانویست کورد بخینە پاڵمحوەری سونەگەری
محوري سني إما كردين من حق منية بس سنة وشيعة رازم بو كردي سنة شيء وبو كردي شيعة شيء وبو كرد بيج قال انتماءاتي ديني ومذهبي وأما نشتي شخصي وتايبة إما هولا دم بو دا مزراندنا كي سوريا كي علماني وديمقراط وفدرال أما مساجد كي خوازن سنة قرية بك إيوه بشكل إيوه السلاح إيبو أولا بجنة بشنا بولا جبهي شيعي لا إما بشنا كاكتوان أقرب بأب أزي انسحابكم براستي أزي انسحابكم أزنهات ما اتجاه معاكس اتجاه معاكس بس وكتر نايم ريز بوك أنا من احترام بوك نا قوتني خد بجود بريز نقدي سياسية تنهاتيا أقرب هرب يكيرا جو باتجاه معاكس بتاعك أزنهت ما اتجاه معاكس أز أو نقاشا متدني قبولنا إما باتي موقف تحليلك با فكرة تواكم سياستك هبو الدولة ينهبون إما لشورشي رجاوي كرسان وثمان إما لجياتي بانجن الله محي الجيش الحر كابرايكي عرب لرقو ديرزور ورا للسرمان حكمران وكون بعسية كي استبوا شورش غير لما وي 24 ساعات خومان هذا كان خومان دروس ذكر استعم هذا كدروس ناكل بوشي أفقوتني نراست كورك فرق قوتنا مجلسها كردي قوت يا كفازي تيخي وارا كده مجلسها كردي ديجي في تشتيبو اي باش طبعا كذا قوانين كسكي شرعي دا اللي قلتا هبو كسي جيش الحراني اخستنا اما زور ما هبالاني تا جنابت فيش سيروج جارك ديتر كسي هالو او اگر قسكرن ناسكني ازيد شنو كنترولك ديالوج ازنا اتجاه معاكس كنترولك لا اتجاه معاكس زور اعتيادي باش نكتب بسيطه الفكرة من حق يوم هي لأن عرفت أنا دانشتم وبيفشاي شمرو ما فهم هي إما شان زورة بويكا لأن سياسي كان وجه نظري خوان ومواقفي سياسي خوان درب طبعا أما نقدي السياسي رجع زورة برام إما منفذ زمانية كان أي برنامج ديالوج هو تحليل نقوى موقف درب الرين بلى وجه نظري كان الشيء جيش لقررز معنا بابتين لاي كاجي هو لو كاتو حق ما خوارده فرمو كاك الدرباري جواب ببرساري كيش دست فيكم بوي هر مناقشه كرب كمو اسا نقدي شي تازل ارا هي لسر موقفي كردي لنا وهاو تشش السياسي كاويه كرد بوشي بنانا باتا ريغا دبلوماسي ولوبي كردني سياسي ودبلوماسي بو باشكني بيوندي لقال تركيا اوي كهمو معنا قداري نسدو شر جوره للدنيا الرويان شر كان ميداني وعسكريه شر كان شري دبلومات كارو اصحابي لوبي كردنو سياسي كان بو كرد لويانا شالاك لسرساحكا بو هولنا يعني لقل تركيا بكو تجورق لو تويش كبتوانه دسكوتيج لو باري بدزقنا هذا السرات هذا اتوانا بلم تركيا لروجي دا تا امروش بكرد اعترافناك او اعترافك ايستات توزك بهريبي كردستان ببشي بادينان اعتراف تكات بهوي اوي كان كوكي بارتي ديمقراطي كردستان لقال بكك هيا اوايا بكارين او كاغاز اوياك اوي دوام تركيا في سودي لنوت ورقري نوتي هرم ورقري اما بنجسال عقدي خوان هيا امزاين كردوا اما اوي نقطه سهام تركيا تا استا لكاتي اتوانا بلم لسدمي شورشي من لمصطفاش لصالح حفته عراق خويستي ما في كرد بدا تركيا نهيلا اوياك اوي دوهم لحزار وناس دو بنجو حوت كجمال عبد الناصر راديوي كردي كرد يكسر تركيا مداخله كربو مصر هرشل مصر كر يا باشا او كتب كنبو او كتب هيدا نبو او كتا يبقى نبو او كتا هيج هيز كلا بيزن نبو كواتا تركيا نابي يعني الرجال بدأ بكرد أما راسية يقول شن صالي رابردوا أردوغان كوملك بيش يعني إما لتركيا دورنا كوتونا إما لتوري ولبواري تماشكا دبلوماسياتي كرديش بريز صالح مسلم دوجار سيجار رشد بو تركيا هوديتن كرد دورنا كد تركيا استش إما ألين إما نياري تركيا نين كتركيا اعتراف إما بكا ودست لكم كوشياكاني لديجي خلقي إما هلقري اوان شري كردكن نكو كرد شري اوان دكن تا استا كرد شري اوان نكدو اوي نقطي سركي دبلوماسي اتوانا بلم امرو تركيا وكو جاران نما ما بو ميجو عليهم تركيا وكو جاران نما
ئەمڕۆ ئەمریکا دوور بوو ئەمریکا لەگەڵ تورکیا بوو بەهۆی مەسلەی هەندی بەرژوەندی بەڵام پێتان ئەڵێم و بە هەموو گەری کورجی ئەڵێم ئەمڕۆ ئەمریکا لە ڕۆژاوای کوردستانە ئینجیرلیک لە جززیرە و کوبانی بایەوە بزانە بن ئەمە واقعک ئەڵێم بەیانیش لە منغا ئەوەیە یعنی با تورکیا با ئەو نەکە تورکیا وەکو جاران بڵێ ئەمریکا نا ئەمریکا واز لە کورد دێنێ بەڵام واز لە تورک نێنەوە نییە ئەمڕۆ سیاست گۆڕا ئەمڕۆ کورد کوردی جاران نییە ئەمریکای جاران نییە تورکیا جاران نییە ئەمە ڕاستیەکە رووسیا بە هەمان شێوە رووسیا خۆم زۆر ڕخنەی ئەوەم کردووە من لەگەڵ برادرانی ئەوەن رووسیا و ئەمریکاش دانیشتومە لەگەڵ دیپلۆماسیەکان کوبنەوەیمان کردووە ئەتوانم بڵێم وەکو ڕۆژنامەونەك وەکو سەرۆکی خەرەوە کردومە لەگەڵ هەردوو لایە رووسیاش ئەمریکاش من ڕخنەی بەڕاستی رووسیا زیاترم کردووە لەبەرەوەی رووسیا من پێیان وتمە ئێوە لە کاتی قازی محەممەد ئێوە خێنەتان لەمایەمە کردووە لە کاتی شێخ سعید ئێوە خێنەتان لە ئێمە کردووە و لە کاتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجۆڵان بە هەمان شێوە ئێوە خێنەتان لە ئێمە کردووە وتی ئەوەنش بە هەمان شێوە وتن کاکە ئێمە رووسیای جاران نییە ئێوە رووسیا جیاواز بوو ئەم رووسیا جیاوازە سیاسەتی ئێمە ئێستا جیاوازە ئێمە کاتی خۆ یەکێتی بۆ لەبەر رووسیا پێویستی بە کوردە سەر لە بەڵێ پێویستی رووسیاش بە کورد هەیە و پێویستی ئەمریکاش بە کورد هەیە بەڕاستی وی کوردی بە ئەمریکا هەیە ئەو پێویستیە معنای ئەوە نییە کە کوبنەوەی شێرزاد باسی کرد ئەوەی لە کوبانی کوبنەوەی یەکەم ئاشکرا وەفتی برێتانی وەفتی فرانسی کە سایکسبیکۆ بڕێوە بردن جبجێکردن هاتن اعتیزارکردن بڕاستی اعتیزارکردن ئەوەی کوبنەوەیکە ئامادە بۆ ئەو خۆیان با شاهیدن اعتیزارکردن گوتیان لەمەودووە ئەو خاکی کە ئێستا ئێوە دەپارێزن ئێ خۆتانە ئێمە لێتان پیرۆز دەکەن ئاوایە من بواقع ئەڵێم بۆیە من ئەڵێم دیپلۆماسیەتی کوردی ئێستا باشە و بەرەو پێشەوە ئەڕوە بەڵێ کاگرەبین وڵی حەزمەگەن لەسەر دووشت قسە بکەم یەکەمیان لەسەر قسەکانی کاک عەبدولباقی و بناقەشەی کە لەبینیا بکەیتەوە من حەزەکەم تۆزێ لەما پشگیری کاک عەبدولباقی بکەم مەزەیم دووشت ئاست دەبێت جیا بکەینەوە کاک توانە لە مناقەشە ئاستێکیان بوونی پێدێ لە دژایەتی داعش و لە پارێزگاریکردن لەکڕاو ئەو قارەمانێتی کە پێشمەرگەکانی نوێنن هیچ گومانێک لێ ئەمە سەری هەمومانیان بەرز کردوێتەوە شایانی هەموو پشگیریەکەن بەڵام پێدەغ هەڵەیەکی گەوراکە کە سیاسەتی پارتی دووبارە بکاتەوە بێ حیزبی قاعید بێ و بێ قاعدی زەڕورە بێ و بێ حیزبەکانی کە سەرکوت بکات ڕاستی ئەمە سیاسەتی پارتی لە کوردستانە پارتی ئەوێ لە کوردستان ئەمە بکە خۆی حیزبی قاعید بێ خۆی براگەوری هەمومان بێ و حیزبەکانی کە بوونیان نەبێ بوونێکی بچووکە و هین نەبێ ئەگە پێدێمە دووبارە کاتەوە هەڵەیەکی گەوراکە و مەسیری لە مەسیری ئەم پارتی خۆمان باشتر و هیتر نابێ سیاسەتیشی هەڵەیەم پێم وایە فعلەن حەقە دەرگای دیالۆگ لەگەڵ هەموو حیزبەکانم هیچ دڵنێکە تاگەیە کەسیش بێ نابێ سەرکوت کرێ حەقە ئەم تەرجەمەیە دووبارە نکاتەوە بەڵام لەگەڵەوە من تەفاهمیەوە ئەکەم کەوان ئێستا لە قۆناغی ڕزگاریان لە قۆناغی بەرەنگاری دوژمنان ڕەنگە قسەکردن لەسەر دیموکراتی لە ئەم هینانە مبەڕی هەبێت تەئجیل کرێت بەڵامەوە بە معنایەوە نییە پەیەداگای لەو مەترسیە نەبێتەوە بە حیزبێکی ستەمکار نەبێتەوە بە حیزبی قاعید نەبێتەوە بە حیزبێک بۆ سەرکوتکرد بۆ دڵەکانی تر ئەمە تەجربەی کوردستانی سووریا زۆ خراپەکە خاڵی دووەم کامیز قسەی لەسەر بکەم پەیوەندی بە تورکیاوە هەیە کاک ئێمە مشکلەمان تەنها لە بینی هێزە کوردیەکان لە یەک بەشانیە لە بینی ئێمە استراتیژێکی قەومیمانە ئێمە هێزەکانمان هیچیان پەیوەندیان بەیەکەوە نییە پارتی لەلایەکە یەکێتی لەلایەکە پێدە لەلایەکە پەکەکە لەلایەکە لە بینی ئەم هێزانات تەنسیق نییە یعنی ئێمە فرسەتێکی تاریخی زۆر گەورە بۆ کورد هاتوۆتە پێشەی لە هەموو ئەم پارچانە بۆی بتوانین شتێ بکەین یعنی ئێستا هەموو زروفی دەولی لە ساڵحی ئێمەیە قەت ڕۆژە تەسەور ناکە کورد لە سووریایە ئەمریکا پشگیری بکە رووسیاش پشگیری بکە قەت تەسەور ناکرا ڕۆژێ لە ڕۆژان کوردستانی باشووروا بێ و ئەم هەموو پشگیریە بکرێ قەت ڕۆژێ لە ڕۆژان تەسەور ناکرات دڵنیەمەوە بەرز بێ لە هەموو دنیاە یعنی پشگیریەکی دەولی هەتا ناوچەیش هەیە بۆ هینەکە ئەوەی کە ئەمەی تێکگاوە بینی خۆمان زۆر خراپە و هێزەکان لەگەڵ یەکا هیچی نێکیان نییە ئێستا پارتی بینی لەگەڵ تورکیای خۆشە لەسەر ئاستی میسالی باباشکین ئەگە پارتی و بینی کە لەگەڵ تورکیا و لەگەڵ ئەردۆگانە هەیە بیقۆستایە و بۆ ئەوەی بینی پێدە و تورکیا چاکە بینی پەکەکە و بین چاکە خۆزانانی چ قەزانجێکی گەورەمانە کرد
ولا هەموو ما چەپڵەمان بۆ لێدان بەڵام پارتیە لە هەوڵ ماوە بۆ باشکردنی پەیوەندی پەکەکە و تورکیا لە ماوەی ڕابردووە لە ڕاستیاوانە ئەوەی ئەیبینین بەعکسەوەیە زەی پارتی هەرچێکەکە ینی زۆرتر لە ژێر قسەی ئەردۆغانە ینی دژی پێدەی شەکەن دژی پەکەکەی شەکەنە زەی ینی بە سیاسەتەکانی پارتی وازەحە پارتی ئەوێت لە تورکیا شاتا خۆی هەبێ حیزبی کارتۆنی خۆی دروست کردو ژێگایانە یعنی ئەوێت سەیتەڕی بەسەرمینارێ و براگەوری هەموو کوردستان بێ ینی ئەمە خەونە شواز لێ نایێنێ بەڵام ئەگەم خەونە واز لێ بێنە لە ئاستی میسالیە باسی یەکەم ئەو دەورە باشی کە لەگەڵ ئەردۆغانە هەتی ئەردۆغان کە پێویستی بە کوردستانە ئەو قسەیە و برادر ڕاستە ینی پێویستی بە کوردستان نییە تەنها بۆ شەڕی پەکەکە نا پێویستی بە نەوتەکەیەتی بە بازاڕەکەیەتی بە غازەکەیەتی بە تایبەتی ئێستا احتیمالە لەگەڵ رووسایە تووشی مشکلە ببێتەوە و غازە ڕۆژە لە ڕۆژان رووسیا لێەوە نەینێرێ پێویستی بە غازی کوردستانە فعلا ئاخرین قینیانەوە بۆ کەینی غازی کردووە یعنی کوردستان لە موقفێکی بەقوەتە بتوانێت مفاوەزات لەگەڵ تورکیا بکات مەبەستی منەوەی لە حاڵەتی میسالیە فعلا نەیتوانی دەورێکی باش ببینێ بۆ ئەوەی ئەو دوژمنایەتی کە تورکیا بەرامبەر بە کوردەکانی و خاوی کاتەوە کەمی کاتەوە نابینێ یەکێتیش ناتوانێت دەورە بینێ چونکە یەکێتی لە موقعی پارتیانە یەکێتی لە موقعی ینی پێم وایە لە سیاسەتی تورکیا لە فەلەکی پەکەکە و پێدەیە تقریبان تەصنیف کراوە زۆر پەیوەندی یەکێتی بە تورکیا و ئەو گەرم و گوڕیە نییە کە پەیوەندی پارتی پێوەی هەیە بەڵام پارتی ڕاستیان ئەمیشی نەکردوە تاوان بەعکسەوە بە بڕای منیشی کردووە و هیچ قازانجێکی بەو هێزانە نەگەیانەوە زەرری پێگەیانون ئەمە کێشەیەکە لە ئاستی قەومیە هەمانە خاڵێکی تر کە ئەمیس باسی کەم پەیوەندی بە ئەوەیە کە ڕاستە تورکیا لە هینایە بەڵام لە حقەتا تورکیا هێزێکی گەورەیە تورکیا توانێت زیانی گەورە بە یعنی تورکیا دوو قۆناغیە کاکبین ینی قۆناغی یەکەمی ئەردۆغان کە دەستی پێکرد قسەیتیانە ینی ئەمەی کە تورکیا زۆر دژی کوردە ئەوەی کە هاوڕێبەین باسی کرد کە هاوڕێبەرزان باسی کرد ڕاستە بەڵامەوە ئەرسی ئەتاتورکە یعنی پیاوە بێر حقیقت بڵێ ئەردۆغان زۆر هەولیا بووی لەم ئەرسی ئەتاتورکە ڕزگاری بێ و لە انتخاباتی یەکەمە بەڕاستیشتی زۆر گەورەی کرد قسەیتیانی ینی ئەردۆغان دەوری لەوا بینی کە کورد لە کورسانی تورکیا ئەترافی پێ بکرێت نیمچە ئەترافێکی پێ بکرێت قەناتی تەلەڤیزیۆنی خۆی هەبێ حیزبی سیاسی خۆی هەبێت تعبیری لێ بکە بەڵام قۆناغی دووەمی ئەردۆغان پاشەکشێکی گەورەیە لەمە ینی لە دوای ئەوەی کە جاری دووەم هەڵبژێرایەوە ڕاستە علاقەم گۆڕاوە ینی سیاسەتی بووەتەوە دیسانەوە بە دوژمنکاری کورد دیسانەوە بین ئەم دوو قۆناغا بێت لە یەک جاکەینەوە ینی شەرت نییە ئەو وێنەی تورکیا بۆ هەمیشە وابێ بۆ هەمیشە بتوانێت دژی کورد بێ ئەکرێت ئەم وێنانە بگۆڕێن وەکو خۆ دوتت سیاسەت قابلی گۆڕانە و ئێمە بێمە احتیمال هەمیشە بەکراوەی بهێڵین یعنی لەگەڵەوە بۆ چوونانی هەمیشە تورکیا وەکو دوژمنێکی ئەبدی تەماشا بکەین هەمیشە بێ کەناڵی دیبلۆماسی و هەوڵدان بۆ نزیکبوونەوە پێک بێت چکە بەڕاستی تورکیا دەوڵەتێکی نەگەورەیە ئەرقەلەی گەورەشە لە بەردەم قەزەی کووردا عقدەی کوردی لای تورکیا کۆتایی پێ پێم وایە قەزەی کورد لە هەموو چوار پاشەکە حەل بێ یعنی بۆ بە ئەرقەلەیەکی گەورە نەک بۆ تەنها بۆ کوردستانی بربەسە گەورەکەیە بۆ ئێمەش فعلا کاگە عەبدولباقی بابێ مەسەر مەرحەلەیەکی متەقەدیمتر لە مناقەشەکەی ژەوەیە ئێستا لە ڕووی مەیدانیەوە لە ڕووی عەسکەریەوە نقطەی جەرابڵس مارع عەزاز کاکاتە معبەری سەلامە ئەو شیمالی سووریا ئەگەر ئەو منطقەیە کۆنتڕۆڵ کرێت لەسەر دەستی کورد هەرێمێک دروستە بێت لە ڕووی جوگرافی ئەو هەرێمێک دروست بێ وەکو برادرانیش پێش بەرنامەکە باسییان کرد بە 50-60 کیلومتر ممکنە بە هەر بە منطقی هێز بچیتە سەر بەحر باشە گریمان لە چەند مانگی داهاتووە ئەم گۆڕانکاریە لەسەر ئەرز ڕوویە و کورد توانێ و کانتۆنانە ئەو جوگرافیایی خۆی ببە سێبەیەک و هەرێمە دروست بکە ئەچینە بەردەم قۆناغی تازەترەوەش قۆناغی بەڕێوەبردننی ئەو هەرێمەیە و ئەو تەحەدایە دروستە بێت کە ئێمە ئەگەرم هەرێمەمان هەبێ وەکو کورد چۆن ئەتوانین ئیدارەیەکی ناجەحی بکەین کە بێتە نمونەیەک لە تەجروبەی هەرێمی کوردستانە ئێمە شتێکمان کرد سەرباری هەموو مەشاکلەکانی هەرێمی کوردستان هەرێمێکە لە باقی عێراق باشترە ئابووریان سیاسیان دیموکراسیان چی ئەکرێەوە چۆن ئەتوانین لە دوای ئەو هەرێمە بتوانین ئیدارێکی باش بکەین باشە دخوازم تشتێکی ئەماژە بکەم یعنی وەکی هەوالی کاکڕێبین گوت یعنی بڕاستی تورکیا قووەتێکی گەورەیە و دراوسێمەیە موضوعی سیاسی وەکی من دەستپێکی گوت و قضیە کورد گەلک تأثیرە علاقاتی ناودەوڵەتی و هێزی ناودەوڵەتی بهتر ڕۆلی وین هەیە ji ber wê yekê li destpêkê me xwest her du encûmene bibin yek gelek baş bû mel Sûriya me guftûgoyê xwe kirban herêmî Kurdistan te dexul nekirban
ئەس بخۆیەک ژێ متەناقض من و هەرێمی کوردستان ما بگهێنێ هاتوو بەر هەرێمژی مەسلحەتی وێ هەیە ئەم ئەرێت ئێمە دەڵێن کوردن ڕاستە ئێمە کوردن بەس هەرێکی دەڤەرێکی جیاواز نابێ هەرێما کوردستان و قەندیل وێ تەدەخل وێ دەستوەردانی کردبە گەلێک باش بوو ئەم هەر گەهابانە بووبانە یەک دەست وی چاخی وا چتوانی بوو یارمەتی مەکردبانە گەلێکی باش بوو مەخابن مە پرسا خۆدانی بەردەستێ هەرێما کوردستان ئەو کاتی دەستا بلند دروست بوو حکوومەتە تورکی زۆر تۆڕە بوو و ئەحمەد داود ئۆغلۆ ڕێکەفتن کرد لەگەل لیجنی علاقاتی خارجی ئەنجومەنی نیشتەمانی کورد لە هەولێر تۆڕەبوو ناخۆدا خویاکردن چلەوە منەظەمەکی ئەرهابی قبول کردی ئەو کاتە لیجنی علاقات ڕەفز کرد و ئەو ئێمە نابینن ئەرهابینە ئەمە هێزێکی کوردیە و ئێمە دخوازن ئەم دەستی کورد بکن یەک ئێمە بۆ چمە ئەو گوت ئەگەر ئێمە ڕۆژە ئەول ما نەخواستبانە تەفەڕود بکن ما یەکیتی کردبانە ئەو کاتە پێکێ مەلسەر ئەستی سووری سەر ئەستی معارەضە سەر ئەستی علاقاتی ناودەولەتی و ئیقلیمی وێ بهێزتر بووبانە ئەو کاتە قەت ئەم تورکیا نەتوانی بوو بێژێ ئەو هێزی پەکەکەنە ئەنجومەنی کوردیشی تێدە مشارکبانە نەتوانی بوو تێکلایی خۆی دەرڤەدا و هەڵوستی وی ئیرۆ دکێ دەرباری پرسا کورد ڕۆژ ئاوایی کورد نەتوانی بوو یعنی منطقی واقعی وێ نەبانە ئەو عەبدولباقی پرسیارەکەی ئەخیرمەوەیە کە چۆن بتوانین تەجروبەیەکی هەرێمێکی ناجەح لە سووریا دروست بکەین ئێمە وەکە ئەنجومەنی نیشتەمانی کوردی ڕۆژە ڕۆژە نەئاواکردنا کانتۆنا بوو و ئەم و هەڤالانی پەیەدە ئیتیفاق بوون و باکووری سووریا هەمی هەرێمێکی کوردستانە نظامێکی وەگوتی فدرالی تێدە مستقبلا دروست ببێ و ئێمە ئەو پرۆگرام ئەمە دروست کرد ئەوان هەڤالان هەر تەفەڕۆت کرد طبعا ئێمە تأکید دکم ئەنو حکوومەتە سووری قبول نەکرد اتفاقیە هەولێر هەری سەر ji ber wê yekê ewane her reddî اتفاقیاتا کرد بە مەجلیسا کوردیرە ئێمە زۆر کێفخۆشن من بخوا و مە کێفخۆشن ئێمە وەکی کورد خوازن تشتێکی قزنج بکەن ئەم استیفادا ژڤان گوهرتنی ئیرۆ دەبێ ئەم بکەن و ئەم کارە بن ملەتێ خوا ڕزگار بکەن و دەڤەرێکی ئیقلیمێکی دروست بکەن استیفادەش تەجریبە کوردستانە عراق بکەن ئیدارەکی حەقیقەتی یەک بێ بەشداری هەموو برادران بەشداری ئەڵقەیەتان کرد بینەرانی خۆشەویست تاڵقێکی تری دیالۆگ شاد و سەرکەوتوو بن.